ئەم یاریە ئەمە لە لای خۆمان با بڵێن لە ناو کوردستان و دوو شێوازیاری پێکرێ جاران لە کاتی خۆی پیانەوت کڵاوێن بەڵام لە ناو کڵاوە یان شادە بەڵام ئێستا پێڵێن مشتەزەڕا ئیمساڵ و پاریش هەر لە کەلار لێرە شاری کەلار و کفری و چواردەوری قەزا و ناحیەکانی خول کراوەتەوە خولی محێبز چەنەها یاری گەورەی ئەنجام دراوە بۆ نمونە لەوانە لێرە یاری کراوە تقریباً 5 سعات کاتژمێر 5 سعاتێکی خایاندووە لەسەر کاس کراوە لە دەورەکانە بۆ نمونە تقریباً 12 تیپ بەشداری کردووە بەڵام شوێنی کیوا تا ئێستا گونجاوی نییە یعنی ڕاستیەکەی جاروا هەیە لە ناو چایخانەکانی کە دەڵێن زیاتر شوێنی فراوان و گەورەتری ئەوێ تقریباً 12 بۆ 13 یاریزان دانشێت جارواگاتە 20 یاریزانیش ئیتر بە پێی ڕێکەوتن یاریەکەی لە خولەکایتر جاروا هەیە بۆ 21 خاڵە جاروایە 16 خاڵە لە 15 خاڵەکەی ئەبێتە دووگوڵ ئیتر هەر کەسی براوە یەکەمەکە بۆ کاسەکە بات هەروەها لێرێش مێژوەکەی تقریبا نەگەڕێتەوە بۆ ساڵی پێش نەوەتەکان یاری کراوە بەڵام ئێستا ساڵ بە ساڵ زیاتر تەشەنەی کردووە لە لێرە لای خۆمان شەخسی خۆم لە ساڵ 2000 یاریم کردووە لە ساڵی 2000 یاریم کردووە لەم شاری کەلارە ماشەڵا یاریزانی باشیشی دیایە ئەوەی تیپەکان مەسەلەن بۆ نمونە 12 یاریزانیە پێڵێن سەدا وەکو چۆن بڵێ ڕاهێنەر یاریەکە بێکێشەیە زیاتر خەڵکی تێت لێرە کاتە ئەباتە سەر زیاتر ئارامیەک ئەبەخشێت لە ینی جۆش و خۆشێکی خۆی تایبەتی خۆی هەیە بەڵام بە عام خەڵکی ئەم منتیقەی گەرمیانە حەزی لەم یاریەیە یاری محێبز ڕاستی یاریکی فکر و عەقڵە هیلاک بوونیەوێ یاریشی بەناوبانگمان هەیە لە کەلارە چەند یاریشیە ئاست بەرزمان هەیە زۆر بەرز لە توانایان هەیە بەشداری خولەکانی دەرەوەی شاری کەلار و گەرمیانیش بن لە چایخانەکان لە کافتریاکان لە پارکەکان لە هەموو شوێنەکان یاریەکرێ بۆ نزیکەی 10 ساڵاشی ئەمە خەریکەم یاریەمە زۆرمەی دەورەکان لە کفری و یام لە کەلار و بۆ شوێنەکان تر و بۆ لادیەکان و بۆ قەزاکان ترەچین بۆ یاری وەکو یەکتر ناسینێکە و کاتێکی خۆش بەسەرە بین و لە ڕووی دەرونیش و زۆر مرتاحین وەڵی ئەوانەی خولای بۆم یاریان زۆر جار ئیشوکەریان جێشتەوە بۆ نێم یاریوە کەسێک زەڕی پێبێ یام کەسێک بەهۆی تێکچوونەوە جێین وایە کەسی وایە ئەلەرجێ کەسی وایە گوێی سوورە بێ کەسی وایە هەم بەدەسە گیریە کەسی وا هەیە سەیری ئەم لاولاکەتر شێواز گردنی یاریش ئەو کەسێک کە زەڕەکە لەگرێ شێوازی زۆر زۆرە